پێم خۆش ئێستا لە باخەکەمان پەپوولەی لێبێ نێک و دوان بفرن سەماکەن بنیشێنەوە جارێ لێرە بن نەفڕن بۆ ئەسمان لەبەر چاوما کە چەند نەخشینە فرین و سەمایان زۆر دڵنشینە بە باڵەکانیان هەر یەکە و ڕەنگێ نەخشان و یانە فەلکە زێڕینە. سڵاوتان لێبێ ئازیزانی من، چۆنن؟ بەهیوان زۆر باش بن. زۆر دڵخۆشم ئەمڕۆ لەگەڵتانم بۆ ئەوەی کە بەرنامەی ژیری و دیاریتان پێشکەشکەم. بەرنامەی ژیری و دیاری لە ئەم ساڵە هەموو ڕۆژێک بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کاتژمێر 4 بۆ 5 لەگەڵتان نابێ. ئەنجا ئاستی ژیری هاوڕێکانمان تاقیەکەینەوە و دیاریان پێشکەشەکەین. ئازیزانی من، لە هەر شار و شارۆچکەیەک بن ئەتوانن هەر ئێستا پەیوەندیمان پێوە بکەن. لەوانەیە بڵێن بە چ ژمارێک با پێتان بڵم بە ژمارەکانی 0 460 99 یاخود 0 751 849 03 زۆر سپاس بۆ سپۆنسەری بەرنامەکەشمان IQ بۆ دابینکردنی دیاری جوان بۆ هاوڕێکانمان. ئەنجا زۆرم پێخۆشە کە بڕۆینە لای پەیوەندیەکانمان و با بزانین یەکەم پەیوەندی ئەمڕۆمان کێ؟ ئایا بەڵێ چۆنی؟ باشم. یاخوا باش بی. ئەتوانن دەنگی ئایا بکەنە گوێچکەم؟ ئایا لە کێو لەگەڵمانای؟ لە بازیان. لە بازیانەوە ئایا پەیوەندی پێوە کردوین. ئایا چەند ساڵی؟ 10 ساڵم. 10 ساڵی؟ بەڵێ. تەمەند درێژ بی. باشە، ژمارە چەند و چەند ئەگەر بێت و کۆیکەیتەوە ئەکاتە 10؟ بەڵێ. ژمارە چەند و چەند کۆکەیتەوە ئەکاتە 10؟ 5 و 5. 5 و 5. ئەی ژمارەی پەنجەکانی دەستمان چەنە؟ 10. هەر بژی چەند ژیری. باشە، ئایا گۆرانیکی خۆشە زانی پێشکەشمانکەی؟ بەڵێ. گۆرانی چی زانیت؟ وەڵا گۆرانی هەر تۆیە. گۆرانی چی؟ گۆرانی هەر تۆیە. گۆرانی هەر منە؟ بەڵێ. ئەو کامێ ئادی بۆمان بڵێ. وڵاتم لا شیرینە تابلۆیەکی ڕەنگینە تا چاو بڕکەم ئەڕوانم چونکە ئاسۆم بارینە. یەک چۆپڵی زۆر بەهێز بۆ ئایا. هەربژی خۆش بە گۆرانەکەی من. جا ئەو گۆرانیانم کە من ئەیڵێم بۆ ئێوە گۆرانی کورساتە کە لە یوتیوبەکەشمانە هەیە، یوتیوبی کورسات کیتس. ئەتوانن لەوێ هاوڕەکانی ترمان گویان لێ بێت لەبەریکەن وەکو ئایا و من بۆی کە بۆمان بڵێن. ئایا بەڵێ. چرخەکەمان ئێستا ئەم شاشەیە، ئەنجا پێت خۆشە بڕۆینە لای چرخەکەمان؟ بەڵێ. پێم بڵە سەرەتا ستۆدیۆکەت بەدڵە؟ ستۆدیۆ نوێەکەمان؟ ئاوەڵا زۆرم بەدڵە. چەند مانەی تێ لە 10؟ وەڵا 10 تانە دەوێت. 10 لە 10. زۆر سواس. زۆر باشە، ئاڕۆینە لای چرخەکەمان با پێکەوە بڵین یان دوو سێ. زانیاری گشتیمان بۆ دەرچوو واتە پرسیاری گشتی. ئاڕۆینە لای پرسیاری گشتی، ئاڕۆینە لای پرسیاری گشتی. تەرا گەشتم. ئەنجا ئایا پێم بڵێ دەربارەی وەرزش پرسیارت لێکەم یاخود تەندروستی یاخود ئاژەڵ و سروشت و بابەتی تر؟ تەندروستی. تەندروستی. باش، ئەوە کێ لەگەڵتە ئایا؟ بەڵێ. کێت لەگەڵایە لەلاتەوەیە سەلامی لێکە؟
علیکە سەلام. زۆر باشە. یەک، دوو، سێ. ئەزانی ئایا بیری چرخەکەی تریشەکەم بڵێ بۆچی؟ وەڵامی زۆری بیرەکەم. خوا تۆش وەڵام منیش. ئەو چرخەی تر کە لێرە هەبوو ئەوە ڕۆشتمە پشتیەوە خۆمە شاردەوە بەس ئێستا هیچ نییە خۆم بشارمەوە. هەربێ ئاوا بکەم خۆم بشارمەوە. باش هیچی لێ نییە خۆم بشارمەوە. ماڵەکەی زیتەڵە ژێ ئایا ئەگەر یاری چاوشاکێمان کرد. پرسیارەکەم زۆر خۆشەوێت. خوا زۆرە خۆشەوێ؟ ئاڕۆڵا. ئەڵێم زیتەڵەی لێ نییە. دادەماریش زۆر خۆشەوێت. دادەماریش زۆر خۆشەوێ. ئەوانیش تویان زۆر خۆشەوێ. ئەی چیت هەیە بۆ ینی سامان بینن؟ وەڵا زۆرم خۆشەوێت. ماری زیتەڵە ئایا زۆری خۆشەوێن. ئانیش بە هەمان شێوە زۆر سپاس. با بڕۆینە لای پرسیارەکەمان. پرسیاری یەکەم. لەو پرسیارە ئەڵێت چ بەشێکی لەشی مرۆڤ خوێنی بۆ ناچێت؟ هەڵبژاردنەکان، ڕەشێنەی چاو، نینۆک یاخود ددان. خوێنی بۆ ناچێت. خوێنی بۆ ناچێت؟ نا. ددان؟ ددان؟ گوێم لێو نییە. واتە چی ترەڵێی؟ ڕەشێنەی چاو؟ ڕەشێنەی چاو؟ بابزانین ڕاستە؟ بەڵێ ڕاستە. هەربژیت. زۆر سپاس. خوا دەگەڵ. خوافیز ئایا. بای بای. ئایا براوەی ئەمڕۆمان بوو پیرۆز ئایگیان دڵخۆش بووین کە براوبووی. ئێوەش ئەتوانن وەکو ئایا پەیوەندیمان پێوە بکەن بە ژمارەکانی 0 406 999 یاخود 0 751 849 03 13. مینا چۆنی میناوە تۆ لەکوێ بوویت؟ وەڵا لە ماڵم چناڵەکەتانە. قوربانە بم. پێم خۆشە کە ئێستا لە ماڵەوە سێری ئێمە کەی من و تۆ هەر ئێستا بە شێوەیەکی ڕاستە و خۆ لەگەڵ یەکا گفتوگۆکەین. مینا دەن و باسی خێزانەکە و باشن هەموو لای باشن؟ بەڵێ. یاخوا باش بن. ئەی لەگەڵ ساڵی نوێ چۆنی؟ لەگەڵەوەشا باشی یاخوا باشبی. ئەی پێم بڵێ پلانت چییە بۆ ئەم ساڵ؟ حەزەکەی چی بکەی؟ بگەی بە چی؟ حەزەکەم لە مەکتەب یەکەمی پۆلبی. ئەی گیانەکەم ئیشەڵڵا ئەوەش بە چییە بێ بە هەوڵدان کەواتە بێ بە باشی بخوێنی هەوڵ بێی بۆ ئەوەی کە پلەیەکی باش بەدەستبێنی. ئەی مینا پێمان بڵێ لەکوێ لەگەڵمانای چەند ساڵی؟ لە سلێمانیە لەگەڵتانە 9 ساڵم. لە سلێمانی و لەگەڵمانایە و 9 ساڵە تەمەن درێژ بی. حەزم لێ یاری بکەین بێکەوە. من حەزم لە یاری چاوشارکێ. ماقوڵ لە چرخەکەیان نابردووە ناتوام یاری چاوشارکێکم. مینا بەڵێ. خۆ من ئەتوانم بڕۆمە پشتی کاکەمال خۆم شارم. مینا با چاوشارکێ بکەین من خۆم بەشارمەوە باشە؟ پێم بڵێ 1 2 3. بەس 1 2 3. ئێرە باشە؟ خۆ مینا نامدۆزێتەوە ئەبێت؟ مینا ئێستا من خۆم شاردۆتەوە ئەتوانی بمدۆزیتەوە. لای شوێنی زیتەڵەوە. نەوەڵا زیتەڵە لە ماڵ نەبوو نەڕۆشتم. ئالم لاوەی. لەکوێ؟ چاپ ڕاست.
لە خانۆکەی زیتەڵەوە. لای خانۆکەی زیتەڵەوە؟ بەڵێ. چۆن زانیت؟ یەک چەپڵی بەهێزی بۆ لێبەر. چەپڵێکی بەهێز بۆ مینا هەر بژیت. حەزمە کرد بڵم نۆرەی تۆیە تۆ خۆشارەوە، بەڵام من چاوم لە تۆ نییە. قەی ناکە با بڕۆینە لای چەرخەکەمان، بەڵام پێشۆی بڕۆینە لای چەرخەکەمان هیچمان پێشکەشەکەی؟ وەڵای نازانم. وەڵا هیچ بۆچی؟ هیچم لە بیر نییە ئێستا. لە ئێستا لە بیرە تۆ وا بڵێ باشە. کەواتە ئەڕۆینە لای چرخەکەمان با بزانین چرخەکەمان چیمان بۆ دیاریەکات بەپێی ئەوە پرسیارت لێکەم و دڵنیام زۆر بە باشی توانی وەڵامان بیت. دەست پێ بکەین؟ بەڵێ. 1 2 3 جیاوازی وێنەکانمان بۆ دەرچوو. یەک چەپڵی بەهێز بۆ من. ناژدام بۆ بەس یەک زۆرم حەز لەم بڕگەیە مینە. ئینجا با پێکەوە قۆڵەکانمان ئەوکەین خۆمان ئامادەکەین هەناسێکی قوڵ هەڵمژین لەگەڵ مابرن بینەران. ئامادەین؟ ئامادەن؟ بەڵێ. با دەست پێ بکەین. 1 2 3 وێنەکەمان ئێستایەتە سەر شاشە. ئاخر ئەوە کوا وێنەکەمان؟ ئەیڵێنەوە 1 2 3 وێنەکەمان هاتە سەر شاشە و ئەگەر بۆمان گەورەکەن پێن جیاوازی بدۆزەرەوە. مینا وێنەکە بینیت؟ ئاها من وێنەکە ڕاستی نابینم. مینا وێنەکە بینیت؟ لاچوو وانە هاوڕێیان وێنەکانمان بۆ دابنێنەوە سپاسانەکەین. ئەوە زیتەڵە بردی وێنەکە وتی ئەگەر جیاوازی وێنەکان بێ من یەکسەری بم بۆ خۆم. ئای زیتەڵە قەی ناکە. ئێستا وێنەکەمان بۆ دانێنەوە هاوڕێیان. حەزت لەو بڕگەیە مینە؟ زۆر باشە. ئەشتوانین بڕگەکەمان بگۆڕین ئەگەر زیاتر حەزت لە زانیاری گشتیە؟ واتە بڕۆینە لای پرسیارە گشتەکان یاخود دووبارە چرخەکە. قەینا ئەمەیان قەیناکە ئەمەیان جیاوازی وێنەکان یاخود حەزت لە پرسیاری گشتیە یاخود دووبارە چرخەکە بخوێنینەوە. کامیان؟ پرسیاری گشتی بە چاوان. پێم بڵێ 1 2 3 پرسیاری چوارم پرسیارێکی زۆر ئاسانە. پێشتریش ئەو پرسیارم لە هاوڕێیەکم کرد. پرسیارەکەت بۆ بخوێنمەوە؟ بۆ تۆی بخوێنمەوە؟ پرسیارەکەمان ئەڵێت کامیان قورسترە؟ 1 کیلۆ پەتاتە یان 1 کیلۆ ئاسن؟ کامیان؟ هەڵبژارنەکانمان 1 کیلۆ پەتاتە یاخود 1 کیلۆ ئاسن یاخود یەکسانن؟ بۆچی یەکسانن؟ لەبەرەوەی هەردووکی یەکی 1 کیلۆیە و چەپڵەیەکی بەهێز بۆ مینە. هەر بژیت. پیرۆزە میناگیان خوات لەگەڵ.
زۆر باشە ئاڕۆینەوە بۆ کۆ ڕۆینەوە شوێنی خۆمانی جارێ ناڕۆمەوە ماڵەوە خەمتان نەبێ گیان ئەلو کێمان لەگەڵا ئەلو من نام شێوەیە. تۆ ناو شێوەیە شێوە چۆنی بەڵێ باشم. یاخوا باش بی لە کێو لەگەڵمانای شێوە سلێمانی لە سلێمانیەوە ئەی چەند ساڵی 6. تەمەەن درێژ بی شێوە پێم بڵێ باش ئەمڕۆ باشە. چیت کرد سەرقاڵی چی بووی ڕۆژەکە چۆن بەڕێ کرد بۆم باسکە چون بۆ قوتابخانەیە یەکەم جار دوای ئەوە هاتمەوە ماڵەوە. ئەی باشە بۆم باسکە کە خۆت گۆڕی جلوبەرگی قوتابخانت لەبەر کرد و هاتیتەوە ماڵەوە یەکسەر جلوبەرگەکانت فڕێیا لەو ناوە نا ئەی چیت لێکردن بە جوانێ کۆم کردەوە یەکسەر بزمە ژوورەکەم. هەر بژی کاتە پێویستە کاتێ لە قوتابخانەیەوە یاخود لە بازارکردن بێ یان لە ماڵان بێ ئەبێ ئەو جلوبەرگەی کە لە بەرمانایە ئەگەر پیسمان کردی بێ بیکەینە ئەو بەشەی کە پێویستە بشۆرێت یاخود ئەگەر پاک بێ بیکەینە ناو کەنتۆرەکەمان و هەڵی گرین واتە شتەکان بڵاو نەکەینەوە من حەزم لێ نییە کە ئەوە شت بڵاو بێتەوە دوایی ئەڵێن هەی لەوە مناڵەکان باشە پێیان ناڵێن دایک و باوکیان گەورەکان یاخود دادەتەوار دوایی گلەی لە منی شەکەن ئەڵێن تو ئامۆژگاریان ناکەی بەس ئێوە ژیرن بەگوێی منەکەن دڵنیا ئەی پێم بڵێ ئامۆژگاری تۆ بۆ ئەو مناڵانە چییە کە بەیانیان هەڵەسن جێگاکەیان پەرچوو بڵاوە چاکی ناکەن پێیان ئەڵەی چی ئەڵێن زۆر هەڵەیە. ئەڵەی زۆر هەڵێ ئەی چۆن ڕاستیکەنەوە کۆیکەنەوە کۆیکەنەوە تۆ خۆشی کە هەڵەسی لە خەو جێگاکەی خۆت کۆکەیتەوە بەڵێ هەر بژیت ئەنجاوە خۆشەکەیتەوە جێگاکە دڕێک و پێکە ئامادەیە زۆر باشە شێوە بڕۆینە لای چرخەکەمان بەڵێ با بڕۆینە لای چرخەکەمان گەشتینە لای چرخەکەمان با بڵێین 1 2 3 با بزانین دۆزینەوەی بووکەڵەکانمان بۆ دەرچوو دۆزینەوەی بووکەڵەکان لە ڕێگەی ئەم شاشێوە بێت حەزم لێ نییە بۆم بگۆڕە. بۆچی حەزت لێ نییە زۆر ئاسانە و بڕگەیەکی جیاوازە سێرکە با بۆت باسکەم شێوە پێشتر لە ڕێگەی پیتەکانەوە ئێمە بۆکسەکانمان هەڵەبژات و پیتی زۆرمان هەبوو بەڵام ئێستا لە ڕێگەی ئەم شاشانەوە کە 8 ژمارەمان هەیە واتە 6 بووکەڵەیتیایە ئەتوانی بە ئاسانی بیدۆزیتەوە یارمەتی تێم باشە ئەگەر تا ئەو کاتی توانیم یارمەتی تێم ئەنجا پێم بڵێ چی ژمارە گەڵبژێری یەکەم ژمارەمان سێ ژمارە سێ وای تۆ حەزت لە چ ژمارەیەکە زۆر من حەزم لە 6 منیش حەزم لە ژمارە سێ ژمارە 6 ئەنجا سێ و سێ کۆیکەیتەوە ئەکاتە 6 کاتە نزیکە ژمارەکانمان لێکەوە پێم بڵێ 2 3 با بزانین چیمان بۆ دەرچوو گوڵەکەمان بۆ دەرچوو چەند جوانە پڕ گوڵی جوانە ماڵمان گوڵی نازدارونیان ئەنجا ژمارەیەکی ترمان پێ بڵێ ژمارەیەکی ترمان پێ بڵێ شێوە ژمارە 7 بەڵێ 1 2 3 ئەو جوچکە بۆ وایە جوچکەکەمان بۆ دەرچوو فڕیوە لەویا جوچکەکەمە ئەتوانی یەک دانەی تر بکەیتەوە پێشتر سیام بوو ئێستا بۆ بەدوان 2 بۆکس بکاتەوە ئەم هاوڕێ من نازانم چیتیایە ڕاستی تۆ
ژمارەیەک بڵێ بەشکم بەختمان هەبێ من و تۆ براوە بین ئەگەر براوەش نەبووین هیچ دڵگران مەبە ئێمە ئێستا بەرنامەی ژیری و دیاری هەموو ڕۆژێک لەگەڵتانین نەک تەنها پێنجشەممان لەبەرەوەتانی ڕۆژانی کەش پەیوەندیمان پێ بکەیت ژمارە چەند؟ چەند ژمارە؟ ژمارە چەند؟ ژمارە چەند باشە؟ ژمارە چەند باش؟ وڵایی هەموو ژمارەکان باشن ژمارە یەک ژمارە دوو ژمارە چوار ژمارە پێنج ژمارە شەش ژمارە دوو بەڵێ ژمارە دوو تۆ حەزی لە ژمارە شەش بوو بۆ ژمارە شەش ناکەیت شەش با دڵی خۆشە با شەش بێ با دووەکە بێت ئەمە ئاخر بۆکستا دوو دانەیە کە کردومانەتەوە با بزانین ژمارە دوو چیتە هەینا بە ئینگلیزیش دوو تووە یەک دوو سێ بەی وای بەختێکی باش بەداخەوە بینیتانوانیە هاوڕێیان دیار بوو بەداخەوە ئەم هاوڕێمان براوە نەبوو شێوە گیان خوارد لەگەڵ قەی ناکە بەڵام ئەتوانێ شێوە سبەینێ دوو سبەی سێ سبەی پەیوەندیمان پێوە بکاتەوە لەبەرەوەی ئێستا بەرنامەی ژیری و دیاری هەموو ڕۆژێک لە کاتژمێر 4 بۆ 5 لەگەڵتان نابین ئازیزانی من ئێوەش لە هەر شار و شارۆچکەیەک بن ئەگەر بتانەوێ هەر ئێستا پەیوەندیمان پێ بکەن ئەتوانن هەوڵ بن بە ژمارەکانی 0 416 9999 یاخود 0 751 849 03 13 ئەتوانم گۆرانێک بڵێم ئەتوانم گۆرانێک بڵێم یاخود ئەڕۆینە لای ناوبڕ ئۆکی لە دوای ناوبڕ گۆرانێکی زۆر خۆشان بۆ ئەڵێم پێکەنین شیرینی ژین پێکەنین لابەری تووڕە یوقین جوانیە شادیە وەک دیاری پێ بکەنن پڕ بە دڵ باگڕوتین پێ بکەنن پڕ بە دڵ باگڕوتین پێ بکەنن پڕ بە دڵ باگڕوتین چەپڵەکانتان ئەوە چەپڵەکانتان بۆچی نەماوە؟ ئەمە بە دڵم نیم جەماعەتی خەڵ ئازیزانی من دووبارە سڵاوتان لێبێ گەڕاینەوە بۆلاتان لە بەرنامەی ژیری و دیاری ئێستا دوو هاوڕێمان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانن بۆیە زۆر بە خێرای ئەڕۆینە لایەن و یەکەم هاوڕێمان ناویتە؟ ئایا سڵاوە گیان چۆنی؟ قوربانە بە من زۆر باشم ئاگیان تۆ چۆنی؟ یادی دامەزراندنی کورسات تیشتان لێ پیرۆز ئای زۆر سپاس لە ئێوەش پیرۆز بێ لە بەرەوەی کورسات هەم ماڵی ئێمە هەم ماڵی ئێوەشە پیرۆزە لە هەموو لایەک ئازیزم ئای پێم بڵێ جوان ستۆدیۆکەمان؟ بەڵێ جا بەرنامەی ژیری و دیاری ئیتر هەموو ڕۆژێک لەگەڵتانایە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کاتژمێر 4 بۆ 5 کاتە پێشم خۆشە پێت خۆشە؟ اینجا بڕگەکانمان نوێگەری تایە پرسیاری زیاترمان بۆ ئامادە کردوون ئاستی ژیریتان تاقیەکەینەوە هەم من هەم ماری هەم زیتەڵە ئەنجا پێم بڵێ پێت خۆشە بڕۆینە لای چرخەکەمان؟ بەڵێ
کاتە با بڕۆین پێم بڵێ 1 2 3 1 2 3 پۆلەکانمان بۆ دەرچوو ئاگیان لە پۆلی چەند بووی؟ 4 چوار باش کاتە بۆکسی چوارەکەینەوە 1 2 3 3 هەر بژیت پرسیاری سێ مهێنین یان ئادی توخوا بزانم پرسیاری یەکەم داگە تەواو گوێم لە دەنگت نییە بە هیچ شێوەیەک گوێت لە دەنگم نییە بە هیچ شێوەیەک بەڵێ ئەلو 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 ئایا ئەلو ئەلو بەڵێ سە گوێم لێتە دە باش پرسیاری یەکەممان گیان دەنگ زۆر کزە دەنگم زۆر کزە بەڵێ ئێستا بە دەنگی بەرز پرسیارەکەت بۆ خوێنمە بەشکم گوێت دەبێ و لەسەر شاشەش بۆ دانرێ پرسیار یەکەمان ئەڵێت چه ئەندامێکی لەشمان یارمەتی دەرە بۆ هەناسەدان یەکان سیەکان کورچیتە یەکسەر وەڵامت پێوتین کاتە ئێمەش با یەکسەر دیارێکی جوانە پێشکەشکەین و بڵێن پیرۆزە هەر بژیت ئاگاداری خۆت بە گیان خوات لەگەڵ خوافیز هاوڕەکەی ترمان دوا بە دوای ئەم وەرەگری ناوی چییە؟ گران؟ سیدرا؟ سیدرا؟ بەڵێ چۆنی سیدرا؟ باشم ئەوە تۆ لەکوێی من چەنێکە بە دوای تۆ ئاگەڕم؟ لە سەی سادقەوە لەکوێی؟ سەی ساد لە سەی ساقەوە کەواتە زۆر خۆشحاڵی لە سەی ساقەوە ئەمڕۆ پەیوەندیت پێوە کردوین و لەگەڵمانای ئەی پێمان بڵێ چەند ساڵی؟ نۆ تەمەەن درێژ بی ئەی گۆرانێکی خۆشمان پێشکەشەکەی شتێک هیچ لەبیر نەماوە قەی ناکە من گۆرانیەکە زانم بۆ سەڵێم دەربارەی خۆرە باش؟ بەس پێم بڵێ 1 2 3 بۆی بیڵم بوارە خۆرەکە ببە بە هاوڕێم ئادەی خێرەکە وا من چاوەڕێم بەیانیانیش زوو ئەڕوانمە ئاسۆ هەتا ببینم هەڵهاتنی تۆ خۆ منیش دڵم بێگەرد و پاکە بیریشم وەکو تیشکت ڕوو ناکەم زۆر سپاس ئەڕێنە لای چرخەکەمان بابزانین ئەم هاوڕێمان چی بۆ دەرەچێت لەلایەن چرخەکەوە دووبارە با بڵێن 1 2 3 1 2 3 پۆلەکان وارە پۆلەکان پرسیارم بارێ سیدرا لە پۆلی چەند بووی؟ سیدرا پۆلی سێ و ئێستا ئێمە ئاڵێن 1 2 بڵێ سێ بڵێ سێ وەرە پرسیارەکە پرسیاری نۆیان بابی خوێنینەوە پرسیاری نۆیان بۆ سیدرا ئامادەی؟ بەڵێ چەندێک ئامادەی؟ زۆر کەم زۆر باش کاتە پرسیارەکەمان ئەڵێ کام لەمانە لەشیاندا پۆشراوە بە پێستێکی وشکی پولەکەی کام لەمانە؟ وشکاوەکیەکان یاخود ماسیەکان یاخود خشۆکەکان کام لەمانە لەشیاندا پۆشراوە بە پێستێکی وشکی پولەکەدار
کامیان ماسیەکان نا وشکی پولەکەدار قسۆکەکان نا کامیان وشکاوەتیەکان کامیان وشکاوەتیەکان نا ئەوە چی هەموویە دووەت یەک دانیان پێشتر باشتر بووی کەوتە قسۆکەکان تەواو بەڵێ کەواتە بڵێم پیرۆزە با بزانین ڕاستە بۆی بڵێم پیرۆزە سەوزیکەن چەپڵە لێبن پیرۆزە هاوڕێ جوانەکەم خوات لەگەڵ دڵخۆش بووم کە ئەمڕۆ لەگەڵتانە بووم بۆی کە بەرنامەی ژیری و دیاریتان پێشکەشکەم بەرنامەی ژیری و دیاری ئازیزانی من هەموو ڕۆژێک لە کاتژمێر 4 بۆ 5 بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانە بێ بۆی ئەو هاوڕێیانەم کە هەمیشە گلەی ئەوەیان نەکرد کە ناتوانن پەیوەندیمان پێوە بکەن یاخود هەوڵەیان بەڵام بۆیان وەرناگیرێ ئیتر لە مەولا هەموو ڕۆژێ لەگەڵتانین ئەتوانن کە پەیوەندیمان پێوە بکەن بەڵێ زۆر سپاس بۆ سپۆنسەری بەرنامەکەشمان IQ بۆ دابینکردنی دیاری بۆ هاوڕێکانم هەموو هاوڕێکانم ئەمڕوانی کە براوە بوون پیرۆستان بێ ئەوانی کە لە سلێمانی بوون ئەتوانن سەردانی کەناڵی کورساتکەن لە دەباشان بۆی کە دیارەکانیان وەربگرن ئەوانشی لە دەروی سلێمانی بوون ئێمە دیارەکانیان بۆ ئەنێرین و لە ڕێگەی نووسنگەکانمانەوە ئەتوانن دیارەکانیان وەربگرن زۆرم خۆشەوێن ئەنجا ئێستا پێشەوەی بڵێم خافیز هاوڕێکمان هاتووە بۆ لامان ئێوارە و باش بێتەوە ئێوارە و باش نەکەی چۆنی ئەحواڵە باشی ئازیزانی تەوار چۆنن چۆنن چۆنیت وەکو من بەرنامەکەی ئەمڕۆ سڵاو هەرکە ئۆتۆماتیکی هاتیتە ئێرە ئەبە ڕێگا بکەی سڵاوتان لێوێ ئازیزانی من چۆنن تەوار بۆ شێ کۆتایی پێێنی ئەڕۆمۆ من بۆسە جارم بەڕۆرەوە ئازیزان تەوار قەرزاری منازین چۆن ئەیڕۆ بیرتە بەرزدەیم هەبوو وتە لەو ڕۆژایە وەرە جا من هیوایەتم بوو کەڵە و یاری مناڵان و ئەو بابەتانەی هەتاوکو ئێستاش هەر ماومە لە ماڵەکەمە هەر ئی مناڵی خۆم ماوە کە گەورەش مەر هەدی بووکیان بۆ هێناوم بۆ ئەیدمیلات جاسە وەختی خۆمان تاقیکەین کەڵێک بینێ حەزەکەم بەختی خۆم تاقیکەمەوە ئەمڕۆ قەیناکە بۆ بەختی خوشکە زاکەم ئەمڕۆ بێرزدەیەتی با بۆ ئەو درێژ بێ لێرەوە پیرۆزبای لێکەی نایچێ لیۆن گیان تەمە درێژ بی ئیشەڵا ساڵێکی باشە بێ بۆ ئەجا ئیسابێت دیاریت بۆ ئامادەکەینیان بوو کەڵەیەکە بێتەوە دیاریت بۆ ئامادەکەم بۆ یەکەمین جارم یاریتوانی لە بەرنامە ڕاستە خۆیە یاری بکەی دواتر ئێمەش IQ دیاری باشی بۆ ئامادە کردووی دەستخۆش یەکێک لەو دیاریانت پێشکەشەکەی حەزەکەم من بیکەم ئەمە چۆنە بۆ سەوێ بڵێ 1 2 3 1 2 3 فەرمودادەتەوە بێکەوە یاڵە چۆنێتەوە کا 1 2 3 سێکەی تۆ خێرا بوو بۆیە دووبارە هەوڵ بەمەوە یاڵە ئەدی وەڵام تەوار تۆ هەر خۆ مامۆسایرەوە خۆ بیجڵێنەرەوە دەستی من 1 2 3 ئەو مۆسیقای خۆشانشمان بۆ لێن ئادەی دۆزینەوەی بووکەڵەکە ئەم بڕگێت بۆ دەرا قورسترین یاری جابێ بە کردنەوەی 2 ژمارە براوەبی خۆی وەختی لێ سێویەک سەرەتا پی تێڵ بژێرە هین ژمارەژێرە ژمارە سێویەک ژمارە سێویەک ئەمە باسی بۆ بکەینەوە جا لێرەوە دیارە بێت ژمارە سێمان گوڵیتیایە باشە ئەو ژمارە سێ ئەمە ژمارە سێمان ژمارە یەکمان جوچکەکەی یارمەتیت بەم ئێستا ئەتوانێت یەک پیتیکە بڵێ ژمارە حەوت بڵێ ژمارە حەوتەڵم تاوە ژماری تاک یاڵە حەوتەوە تاوە ئەو برد پیرۆزە زۆر سپاس جا بە ماڵاوایی بکەین تەوار تۆماڵاوی خۆ بکە و لە دوای ناوبڕەکە کورسات مەگەزین لەگەڵتان بەردەوام ئازیزانی من زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ لەگەڵتانە بووم زۆرم خۆشەوێن ئاگاداری خۆتان بن خواتان لەگەڵ